کاتێک بەناو کۆمەڵگای کویک لە 13 کیلۆمەتری خۆراوای سەرپێڵی زەهاوە تێپەڕیم وام دەزانی ئێرە چەندین ساڵە چۆڵەوانیە و دەستی ئاوەدانی پێ نەگەیشتووە. بەڵام نا، ئێرە بە چەند چرکەیەک وا گۆڕاوە، کۆشک و ماڵەکان بوونەتە کەلاوە و زۆری نەشیان لەگەڵ خاک یەکسان بوون. لێرە زیاتر لە 100 کەس لە چەندین چرکەیەک گیانیان لەدەستداوە و بە سەدان خان و وێران بوون و بەدەیان ئۆتۆمبیل بوونەتە ژێردار و پەردووی ڕووخاوی ماڵەکانەوە. لەم بەشەی نیشتیمان ئاوارەیی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر نییە. لێرە ئاوارەبوون تەنها ڕاکردنە لە ژێر سەقفی ماڵەکەت بۆ ناو خێوەتی سارد و سڕ. زانیم ئێرە بووەتە چیرۆکێک کە مێژوو هەرگیز فەرامۆشی ناکات. بەرەبەرە شەو داهات، بە دووی قوربانیەک دەگەڕام کە خەم و کۆسپی لە خەمی هەمووان گەورەتر بێت. بەڵام نەمدەزانی لێرە گەورەی مرۆڤەکان و باوەڕ و ئیمانیان خەمیان شەرمەزار کردووە. سڵاوتان لێ بێ بینەرانی عزیزی پەیام. من ئێستا لە ناو چەند گوندێکم کە پێی دەوترێت کۆمەڵگەی کویک. نزیک بە 13 کیلۆمەتر لە ناوەندی سەرپێڵ و زەهاوەوە دوورە. لەم گوندە بە پێی ئامارەکانی خۆیان نزیک بە 127 کەس بەهۆی بوومە لەرزەکەەوە گیانیان لەدەستدا بوو. لێرە دنیایەک چیرۆک هەیە. بەڵام من لەم بەرنامەیەدا چیرۆکێکم هەڵبژاردووە کە کەسێک لە 8 کەسی خێزانەکەی 5 کەسیان لەدەست دەدات. لەگەڵم وەرن ئەمەوێ لەگەڵ یەکێک لە دەربازبوانی ئەو خێزانەدا بەرنامەکەم درێژە پێ بدەم. عەزەم ئەو پیاوەی شەوی بوومە لەرزەکە بە چەند چرکەیەک دوو کوڕ و خێزان و خوشکێک و باوکی لەدەست دەدات. تەنها دڵخۆشی عەزەم لە کاتی ڕووخانی ماڵەکەیەوە بوو. کوڕە گەورەکەی کە تەمەنی 15 ساڵە لە ماڵەکە ڕای کردووەتە دەرەوە و سەلامەتە. بەڵام ئێستا هەموو دڵخۆشیەکەی تەنها فرمێسک ڕشتنە بۆ ژیانی لە دەستڕۆیشتووی و داهاتووی نادیاری. بینەرانی عزیز، من ئێستا لە ناو خێوەتی کاک عەزەمم. ئەو خێزانەی کە 8 کەس بوون بەڵام بەهۆی بوومە لەرزەکەەوە لە ناو شەودا 5 لە خێزانەکەیان گیان لەدەست دەدات. ئەچمە لای خودی کاک عەزەم و نوێت چیرۆکی ئەو شەوم بۆ باس بکات کە چی ڕوویداوە. کاک عەزەم زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە منت بەخشیوە. سەرەتاش پرسە و سەرخۆشی خۆم هەیە بۆ جەنابەت و لەخوای گەورە داواکارم ئینشاءالله کە سوکاری لەدەست چوو بە باشتی بەرین شاد بکات. کاک عەزەم ئەگەر پێم بڵێ ئەو شەوە چۆن بوومە لەرزەکە هات، چۆن زانیتان بوومە لەرزە بوو، ساعات چەند بوو، کێوکێ لەو ژوورە دانیشتە بوون، چۆن بوو ئەگەر بکرێ بە تەفاسیلی بۆم باس بکەیت. ئێمە جەماعەتی میوان باوکمان نەخۆش و لە دکتۆر هاوردمان و جەماعەتی لە ماڵمانەوە هەڵسان میوانەکان هەر ماوە کوڕێ ئامۆزامن. ئەیدی مش دانیشتوین هەرواست قەزایە سوبێکماندا باوکمان و خەوەرمان نەو لە ئێتفاقەتێت. ئەتفاقەویش هات من لای باوکمە دانیشتوم و ئەو ئامۆزامیشە لێی لایوە دانیشت و باقی خێزانم و خۆشک و مناڵەکانم لە خوار خۆمەوە. ئێوە چەند کەس بوون؟ ینی لە ناو خێزانەکە تا چەند خوش بوون، چەند برابوون، چەند مناڵەس هەبوو؟ دوو کوڕ خۆم و خێزانم و خۆشکێکم و دوو خۆشکم و ئامۆزایەکم و باوک 8 نەفەر. زۆر باشە. دوایەوەی کە میوانەکانتان ڕۆشنەوە؟ میوانەکان ڕۆشنەوە ماینەوەی 8 نەفەرە. ساعات چەند بوو؟ چی ڕوویدا؟ ساعتەوەی دقیق نازانم، 9 مەولاوە باسییانە کردین دقیق نازانم 9 ڕبووە نازانم ساعت چەند. چۆنت زانی کە بوومە لەرزەیە کاتێککە بوومە لەرزەکە هات چی بوو؟ خۆی مووقعات لە ڕاستیە هێشتا بیرمانە نەما، هیچ شتێوە بیرمان ناکردێت کە ئەو نەزانم. ئێمە گشتمان ڕامان کرد بۆ دەشت، هەتا من باوەڕم نەوە ئەو کوڕ گەورەمە ئەموو حتمما دەرچووە، حتمما ئەموو دەرچووە چون ئەو گەورەکەت چەند ساڵ تەمەنی بوو؟ وڵا کلاس و تقریبا 15 ساڵی. ینی پۆلی نۆ بووە؟ زۆر باشە. وات زانی ئەو دەرچووە؟ هاتم باوەڕم کرد لەوە نۆم کە ئەوە جێمایوتم ئەو چون خۆم دیم ئەو بە لە گشتیان هەڵپەڕی و دەرچوو. ئەیدی خێزان میشە لە بەراوەرمانە و خۆشکەمیش لە خۆل لە ئەوڵ دەرەگا و
من و ئەو ئامۆزامانە لای باوک ماوی وەختی من هاتم دی ناو ڕاڕەوەگا سەقفگاتە منمانە ئەو چوارەمانە دوای گیریان کرد و باوەڕ من و وامزانی کوڕە گەورەم دەچۆ وەلی خێزانم چەند کەلیمەیە بانگ هەی کوڕە بچکەم هەرودوو کەدیوەی ئاشادوو بێت دی ئەو ئابزامیسە ئاوارێک کەفتووە بانشانی هەر جۆرێ بۆ ئەوش دوعای خێریە کرد و ناوخوای ئەو تۆ لەکوێ بوو لەو کاتەیە من لەژێر ئاواراوم هەر لای ئەو چوانە فەراوە بۆ فۆتێک وەلی نەمەزانی هانە ئەمزانی هەروە خێزانەکە مەمزانی باقی نەمەزانیانەکە تا دوای وتیان هەر چواریان بەبان یەکۆ تەپوتۆز بوو دنیا هیچتان نابین یا دیوارەکان هەمووی ڕووخاو وڵای من چواردەورم گیریەوە هەتا بان سەرمی سەقفێ و تەپوتۆزێک و کەسی نەدی هەر قسە دەکرد خۆڵە چوە دەما هەرچی قسە دەکرد خۆڵتە خوارد باش چیت کرد وڵای لە شکۆرخوانە هیچ لەدەست من هاتنەوە تا ئەو ئامۆزاوانە ڕەسیوە بۆ کۆمەکی ئەو ئەم برامانە کۆمەکمانی کرد چی بۆ بیمارستانە و کاتە یا هەر دانیشتی لەگەڵ ئەو شەوە چیتان کرد خوان ناڕەحەتیمان کرد شکر خوامان دوایەوە ئەو پەنج جنازەیەمەیانە هەوت ماڵ لالەیەک مشخوافێکە ئەوانی سییانیان هەم میمیەک بوو میمزایەک بوو لالەیەکمان ئەوی سییان و هاولیان بووی لە هەر هەشتیانمان و یەکۆدانەوە ینی ئەو شەوە لە ناو ئەو ماڵیایەوە هەشت کەس بوون پێنجتان گیانی لەدەستدا و سێ کەسی تریژ ماڵ خاڵۆت هێنایان بوو لە هەشت کەس لە دوو خێزانە ماڵ مامۆیەکش کەنیشکی ئەو هەنی چوارتر کەسیش پاڵ مامۆیەکوان هەرێکیان کەنیشکە و کامەرەوە ئەوش فەوتی کرد و دایکی من 12 کەسمانێمە و بنەماڵە لەبەن چوو ئەو ئامۆزامان لێ بوو یەکم دی دومی ئەم هات ئەو مناڵەکان خۆی جێڵە هاتووە کۆمەکی ئەوش زاوایەگەیان لە باڵێ پشتیچکیا و مناڵەکەی زامدار بوو ئەوان هاتوونە دەستی فۆرەن هاتە کۆمەکی ئێمە دی دەوترێت لەگەڵ هەر کارە ساتێک خوددا دڵێکی خۆڕاگریش بۆ مرۆڤەکان دەنێرێت تاوەکو پێی یاران ببنەوە ڕەنگە خودداش ئەم پیاوەی بۆ عەزەم ناردبێت تا شان بەشانی بەورەیەکی پۆڵاین و بە ئیمانێکی بەهێزەوە سەبر لەسەر کارە ساتەکە بگرن ئەو پیاوەی بەجارێک تەرمی هەشت خۆشەویستی لە ژێر دار و پەردووی ماڵەکان دەردێنێتەوە و بەدەستەکانی دەیان نێژێت کە دەڵێت ئیمان و باوەڕی بەدەسەڵاتەکانی خوددا تەنها هێزی ئەژنۆی بوون تا چۆک بە خەمەکانی بدات کاگە جەلال ئالە پای ئەو پێنجەرە دانیشتو بووم لە ناوە خۆم و مناڵەکان و زاوایەکمیش کاتێ بۆ من لەرزەکە هات من زانیم بۆ من لەرزەیە زوو هەڵپەڕیم و وەکو بێژی ڕام کردە دەشتەوە یەکێ لە کچەکانیش پشت بە پای من لەگەڵ منە حرەکەتی کرد و هاتین ئەو بەر تانکەر ئاوەکەوە ئیتر ئێمە گەیشتینە ئەوێ وەکو بڵێ هەر دەرەگەم لادا ڕمە هات ئیتر ئێمە چوینە ئەوێوە ڕمەگە لام کرد و چی ماڵەکە هاتووە لە شوێنمانەوە تۆز و خاک و خۆڵ کارێکی کرد ئینسان دی تاریکە شەو بوو بەرقنەم ئەمە تۆ دیتە بڕوانە ئەمە هەمووی ئاهن و کت و پارێ هەم بۆ ناوە هەم بۆ ئەولا هەم ئیسا بێتە ڕووی ئەولاوە باشترە زانی کاژرات چی ڕووخاوە ئەمە کاجلال من لەگەڵ ئەو کچە ئەمە سەقفگەی هاتۆتە خوارەوە من لەگەڵ ئەو قچە ئەو دەرگامە واز کرد
ئەو دەرگامە واز کرد هاتینە ئایرە هاتینە ئێرە بە حەدێ بای ئەم زەوی لەرزە وەکو بێژی مک نەفەسەگەی هەواکێشی یعنی کچەکە باوشی کرد پیامە و لەرزی وەکو بێژی بابمانوە ئەو جۆرە بوو ئیتر منیش وتم ڕۆڵە زاور و نەچوو حش نییە وتی ئەی دایکمان وتم دایکتوان هانە خوارەوەی سێ دەریان ترین وڵاتی کەمێ خاک و خۆڵەکەت دوو دەقەیە نیشتەوە ئیتر هەر بانیانە کرد و لا ئیلاهە ئیلەڵایەنەوە تو دی وەکو بڵێ دنیا ئاخری و وتم زاورتان نەچوێ پلیامەوە بۆ ناوە ئەو زاوەمانە لە نێزیک دەرگاگە لەو دێوە بوو وتی پشتم شکاوە لاقەم مەکەن فقط دەورم پاکۆکەن ئیتر وڵات دەور ئەومان پاکۆ کرد چووم ئەو کچەکەی ترم بڕێ هەربان سەریم لادا ئەتا ئێرایە ئەو میشتیەڵا دی من نەڕوم بۆ خێزانم چوون بۆ ماڵ ئەو برام و باوکم چەند کەس لەم ئۆتاقە بوون چکە ئەم ئۆتاقیە سە بە کاملی ئێمە دنیاوە ئەم بەردەمە ئەمە سەقف 5 کەس تیا بووین ئەم ئۆتاقە نه لە ئەو ژوورە لێرا کەسیتیانە بوو لەو ژوورەگەوە هاتیینە دەرەوە ئەم 5 کەسە ئیتر ئەوان گیریان کرد ئێمە دوارە پلیانەوە لە ئەوێ ئەوانمان ڕزێر من ینی 5 دقەینەوە گەیمە ماڵ باوکم و ئەو برامە تۆ لێرە خێزانەکەت زانیت زیندووە زانیت ماوە خێزانەکەم نەفەسیانەدا گوێمە قسەیان و بەس چییە من ئەو نەدی کوڕەکەم و کچەکە ژیاریمیاندا ئەو نە لێران نێسام چون زانیم ئەوێ گیرترە ماڵەکەی ئەوان ئەوەیەتە لێ وەکو بێژی ئالێراوە من ئالێراوە ڕۆیشتم بۆ ئەوێدی دەبڕان چنێ فاصلێ ڕۆیشتمە ئەوێ وەختێ سێنم کرد چی براگەم هاوارەکە وتم مناڵەکان وتی مناڵێ هاواری براکەت بیست لە ئەوێ هاواریم بیست ئالیا هاواریم بیست وتم مناڵەکان وتی لەکوێ بوو گەشتی ئەو لە ناو گیر کردو بوو کاجلە لەکوێ خانوەکە بوو ئەم خانوە ڕێک ئامەدا ڕوومیە و خوارەوە ئەمە ئێتر ئالێرا گیری کردو بوو لە ناو ئەم ڕاڕوە ئالێرا بوون کاجلێک ینی تۆ هاتیتە ئێرە براکەت دەرێنە بەڵێ ئەوە جێی براگەم بوو ئەوەیە ئەم مناڵەکانش ئالێرا بوو هەر چواریان هەر وەکو بێژی ئەو کەفتووە ئەو لاوە ئەو ئامۆزامیشە هەر نازانم چۆن دەرچوو لە ئەوێ بۆ خۆشکێکمیش لە ئەو تایتاوە بوو ئەوەی سە زیندوە براگەم کەفتووە ئەوێ بەس مناڵەکان ئالێرا بوو ئەم خاکە خەفەیانی کردو ئیتر وەڵا وەختێ سەر ئەو براژن منلادا ئەو نە خوێنیشی گەرم بوو بڕێ نەفەسم تفم کردە دنیا و شوکم دالیوتم بەشک و نەفەسێ شتێ نەخێر ئیتر کوڕە بچکۆڵەکەی کۆرپەکەی برازاگەم ئەوم دەرهاو تەواوی کرد دوارە ئەو خۆشکمە دەراو چی هەر تەواوی کردە دوارە ئەو برازا گەورەکەم گەورەکەیان ئەوش لە خوارەوە بوو ئەوش چی تەواوی کردە ئیتر باوکم لە ئەو تایتەوە ئەوش تەواوی کرد چۆن دەرسان پێدانەوە وەڵای ئیتر دانەدانە جەنازەکانم دەرهێنا و پەتۆ شتێ بوو ئەم پێچان پێیان و دانەدان لێرە جەنازەکانم دەرهێنا هاوردنمانە ئێراوە خۆم و ئەو ئامۆزام و کوڕەگەم و دوان لە کچەکانم و یەکێ لە کچەکانم ئەوەکی ساغ بوو ئالێرە وەڵا ئالێرە هەر هەشتیانم نابە ڕزە ئالێرە کاگەجێ هەر هەشتیانم بە ڕزانە هەر هەشتیانم بە ڕزانە و ئیتر پەتوم پیان و پێچان و چوم لە ئەو ماڵە قاڵەیەکم ئەوە دام خست و بڕێ پەت و هەڵسام قەری ئایرێکم کردو بۆیان و کتری و ئاو چایەکم ئەو مناڵەکانی خۆتی دەرێنایەوە چۆن گەڕایتەوە بۆ لای خێزانەکەت ئیتر مناڵەکان خۆم ئەو کوڕە و کچەکە جیانم یەڵا لێ وتم ڕۆڵی ئێوە ئەمان ڕزگارکەن تا منج بگەیمە فریای ئەوانە دی هەتا هاتمە ئەوان گەوینە فریای ئەوان ئەوانیان دەراوردو ئیتر لێرە جنازەکانم دانا و پێچانم بوو قاڵیەکەم دا خست و بڕێ پەتومەتو ئەومە پێچانە جنازەکان و پێچان ئەومیش نەماوە وتم با زقم نەتان کوژێ ئێمە ئەومانە فۆتی کردووە ئەومانش ماین بە زقم نەمان کوژێ وەکو بڵێ سەرما وەڵا ئایرێکم کردو بۆیان و چایەکم کرد بۆ شەو هەتا براگەم دی فر ئەسراری کەوتی چای ناخۆم وتم هیچ ناکی خۆتیش باز قم نەتکوژی ئەلەرزی دی سارد و لەرز
دوو لەرز یەکی لەرز سەرماگە دووی لەرز موسیبەتەکە فرە سەخت و یعنی ئینسان دڵی گەرەکە ئیسا من ئەم قسانەیە کە مێژم ئاوا وەکو بێژی ستانە تو ئەو دڵە و لەکوێ بوو وڵی ئەو دڵە شاید بێژم لە نور ئیمانەوە بوو نانە ئەو دڵێ منیش بۆ دڵ خەڵکەمەوە چییە دڵ من جنازەکاندا بوو ئیدی چایەکم بۆیان کرد و یەکی چایەکم بە حەل نەحوێ بوو دا پێیان و خواردیان و شۆکیش وەکو بێژی بڕێ نانومان ماوە بڕێ خۆرماوچت بوو یەکێ تۆزێکمان خواردێ وت هیچ ناکەی باوکم ئەی بەیانیش جنازەکانم ناو سێرە و پزیشک دەستور کفنیانیدا و دەستور دەفەکردنیانیدا لێ بە بێڵ مکانیکەی وەکو بێڵی گۆڕەکانیان دەستە جەمی بۆ کەندن و ئێمە پێژین حەفارە بەڵێ حەفارە گۆڕ دەستە جەمعیتان بۆ گۆڕ دەستە جەمیمان بۆ هەڵکەن کامیان لە تەنیشت تێکە نێشتن وەڵی براژنەکەم و هەردوو کوڕەگە و باوکم و خۆشکەکەم لە تەنیشتێکان ناومان یەک مامۆژن و کوڕ ئەو کاعمەرەکە لەگەڵتانە بوو کچێ ئەوش هەر هەفتیان بێ ڕزان ناو دەستان خۆشیە و بە خێر بێن بمان چاومش تەشەکر لە لەتفتان سپاس دەکەم بینەرانی عزیز ئەمە یەکێکی تر بوو لەو چیرۆکە تراژیدیانەی کە لە کارەساتە سروشتیەکەی سەرپێڵ و زەهاب و گوندەکانی دەوروبەریدا ڕووی داوە تا چیرۆکێکی تر و بەرنامەیەکی تر کە خەمێکی تریان نیشتیمانەتان بۆ بگوازمەوە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ کوتاڵکو بەکە هەرو ڕووبەکەی شین واوەیلا تا لە سووبەکەی شیوەن لە